بەڵێ بەڕێزان بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر وەرگرتنی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان بەڕێز کەریم سلێمان بریکاری وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە شێخانەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز کەریم سلێمانم کاتتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. ئێوە وەکو وەزارەت نووسراوتان پێشکەشی وەزارەتی کشتوکاڵی عێراقی کردووە، دەمانێت بزانین هەنگاوی داهاتوو چییە و چاوەڕێی چی دەکەن لە دوای پێشکەشکردنی نووسراوەکەتان. گەلک سپاس. بڕاستی بەری هەر تشتێکی ئەو نووسراوە ما پێشکێشی سەرۆکێ حکوومەتە عێراقێ کرد محەممەد شیاع سوودانی ڕۆژە یەکشەم بووە بۆری مەسەرەدانە جەنابێ سەرۆکێ حکوومەتە عێراقێ کرد لێ دەرێ ئەو کتاب و نووسراوێت کە تەت راپۆرتا خۆدا ئاماژە پێدایی ئەو هەموو هاتنە پێشکێشکردن بۆ سەرۆکی حکوومەتە عێراقی. ئەف شاندێمەیەک و چۆی ئەو سەردانە کردی نە ئەم بتنێ بووین وەک جەنابێ وەزیر بێگەر تەڵەبانی و ئەس وەک بریکارێ وزارەتێ بەلکی تشتێ هەری باش و سەرۆکێت فراکسیۆنێت کوردستانی بەرلەمانی عێراقێدا ئەو ژیلگەلمە بوون بۆ وێ سەردانێ. تشتێ باش وەزیرێ کشتوکاڵی عێراقی فیدرالی ئەو ژی ئامادە بوو دوێ کۆمبوونێدا داخوازامەیە سەرەکی ئەو بوو و معاملە لەگەڵ جۆتیارێ کوردستانێ بێتە کردن وەکی چاوە ڕفتار ئان تەعامل گەل جۆتیارێت ناڤەڕاست و خوارێ عێراقێ تێتە کردن تایبەت ژید بابەتێ وەرگرتنە گەنمیدا. بابەتێ وەرگرتنە گەنمی ئەف ساڵە ئەم وەک وزارەتە کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەلکی مە بەرهەڤیەکە باش کرد بۆ وی بابەتی مەسحەکە بلابێژین یە سەتەلایتی هاتەکردن بەلگە مە پێشکێشی جەنابێ سەرۆکێ حکوومەتێ کرد کومە 2,955,000 دۆنمێت عەردی مەیەتەین کوردستانێ ئەف ساڵە بگەنمیە تاتینە چاندن. هەروەساژی ئەو شاندێ حکوومەتێ وزارەتە کشتوکاڵ یا عێراقی اتحادی سەردانامە کرد و بەلکی هەندێک سەردانێت مەیدانی هەبوون ئەوان تەقدیرەکە باش کردژی کو بەرهەمێ هەر دۆنمەکێ ئاوی بت ئاندێمی بێت دێت نیڤەکە 500 بۆ 900 کیلۆغرامی بتش هەر دۆنمەکێ بوێ هەندێ پڕاستی vێت ئی ساڵە سەقفێ وەرگرتنە گەنمیل هەرێمێ گەلک زێدەتر بتش پار 500,000 طن بتنێ هاتە وەرگرتن بەس بتەقدیراتێت مە بڤان حساباتە vێت ئی ساڵە کێمترش 2 ملیۆن طناش جۆتیارێت هەرێمێ نێتە وەرگرتن. هەرچەندە دانوستان جیاوازیە بۆچی بەڕێزکەریم بۆچی ئەم جیاوازیە هەیە لە وەرگرتنی گەنم؟ ئەف جیاوازیە هەیە بەرینەوە حکوومە بلابێژین وزارەتە کشتوکاڵ یا عێراقێ تقول إنه هو خطك يا زراعي يا مصدق يا ريكو بيك نينا كهم بيجنما كصداصات وچند دونمت عردي هينا هاتينا چاندن بگنمي وهر دونما كي كاچند طنك نيف طن كاچند گنم جيچيت بتن بس افصالا ما كارك كير بلا بيجي نزانستي بريا هندك جهات بيونديدار يعني بسبورت في واريدا اكاديمينا اوان رابون اف مسحة ساتلايتي كرن وبوي هندي ديار بوكو ما هندا عرضي هي وكيم اماجه بكري هندا عرض ما هيك هندا دون من بجنمية تاتينا چاندن واول جناش بغداد جهاتيش وزارتها چاندنه اوانجي تأكيد كركو هر دون ما كيت نيزيكي 500 بۆ 900 کیلۆغرامێ گەنمی دێژێ چێ بتن vêca wextê ضرب و طرح tête kirin diyar bitin ku ev sala berhemê me yê genmî gelek ferqeş par û vêt ev berheme wizareta bazirganiya Iraqî werbigiritin çengo ev wan xwe jî biryara dayî ku ew genmê daxilî xutê û xaricî xutê ji cotyara bête wergirtin. بريارة حكومة عراق أفصالا كو 6 مليون طنة جنمي بين ورقرتن ووصى ديار بوتويدي دارا مكري لقل جناب محمد شياع السوداني قو احتمالا أو 6 مليون بين زيدا كرن
و سعرێ وێژیە دیارکردین بەری نهۆک و 850,000 بۆ هەر دانەکێ تشتێ دڵخۆشکەر ئیرۆ مدوێتە کە تو دەرفەتێ بدێ من ئەس ئاماژێ پێ بدەم ئیرۆ کە ئەو راپۆرت و ئەو نویسینێت کومە پێشکەشکرین بۆ جەنابێ سەرۆکی حکوومەتێ محەممەد شیاع سوودانی ئیرۆ کتابەکە ڕسمی ئەوی ئەو نویسینایەت ئاراستە کرین بۆ وزارەتە کشت و کاڵ یا عێراقی اتحادی و دێ چەند ڕۆژێت بێت دێدی دووبارە لە جنێتمەیەت فەنی کۆم بن داکو بکەینە ڕێکەفتنەکە نیهایی داکو بۆمە دیارکەن کادێ چەند تەنێت گەنمی هەرێمێ ئێرە وەرگرتن. کاکەریم کەواتە ئێمە چاوەڕێ بکەین ئەم ساڵ گەنمی جوتیاران ساغ بکرێتەوە زیان بە جوتیارانی هەرێمی کوردستان ناگات؟ بەڵێ بەڵێ طبعا ئەفکارەمە هەموویە کری داکو فعلا ئەم ئیثبات بکەین کو بەلگەیەت دەستێ مەدا دیکیۆمنتێت دەستێ مەدا کو زەرەرە جۆتیارە نێتەکردن و گەنمێوان بێتە وەرگرتن یعنی ئەفکارە هەموو ئەوە تقریبان هەوە هەیڤای 11 ساڵابۆری مە هەندێک لە ژنێت فەنیەت وزارەتێدا هەین کارێ خۆ بەردەوامێت بکەین هەتا کو گەشتەوەی هەندێ کو جەنابێ وەزیرێ و ئەژیل گەل ئەوە دوو جارە ئەم سەردانە بەغدایت بکەین ئش بەرێ هەندێ خوازێک بەرین هۆژیاکری دەمەوێت باسی پێشوازی حکوومەتی عێراقیم بۆ بکەن بەڕێستان لەگەڵ سەرۆک وەزیران کۆبوونەتەوە لەگەڵ وەزیری کشت و کاڵ و لایەنی پەیوەندیدارەکان پێشوازیان چۆن بوو لە ئێوە گەشتبینن بەوەی کە ئەمانەی کە باس کراوە و لەسەر وەرەقە نووسراوە و ئاراستیان کراوە وەک خۆی جێبەجێ بکرێ؟ واللهی ئەکە بۆ پێشوازیە بێت پێشوازی مەدیت ینی پراستی پێشوازیەکە باش بوو وەکی جارەکەت بێژن ئەوانژی تەفەهمە وەزعێمەت کرد و ئەو دزانن ئەف بلابێژین ئامارێت کومەداینێت حەقیقینە کو فعلا هەندە عرد هەندە دۆنم لە هەرێما کوردستانێ بگەنمیە هاتیە چاندن و لیژنێتوانێت تایبەتجی بخۆ تەقدیرا کری کو هەر دۆنمەکێ هەندەژێ چێت بتن وێجا ئۆتۆماتیکیان بێت ئەف تشتە بێتە قبولکردن بەس ئەو دائیمەن بیانۆیەکە هەی ئەتبێژن قدراتێت استیعابی وزارەت التیجارەت بێژێت ئەم وەک مەخزەنەکەینە بۆ وزارەتە چاندنێ بۆ وزارەتە کشت و کاڵ گەلک جارات بێژن بەلکی نە الهەرێمێ ونا الجنوب وسط عێراقێژی ما هەندە سایلۆ نینن کو استیعابە ئەڤی گەنمی هەمووێ بکەن طبعا ئەڤەژی نەحێجەتە چەنگ و جۆتیار وەختێ vê زەحمەتێت بینتن vێت گەنمی بێتە ساخکردن و بێتە تەسویقکردن ئەم هەتا حەدێکیت متەفائلین بەس دا ئەسی یعنی صریح بم الگەل جۆتیاراژی ئەس باور دکەم وەکی مەدوێت سەدا سەد نائێتەکردن بەس بە احتیمالە مەسەلەن پار 500,000 تن بوو ئەمێل هیڤیە چەندی یعنی چەند کێم کەنژیش 2 ملیۆنە ئەم محاولە بکەین بهەموو ئەحوالە یعنی نزبەکە باش بتن. بەڕێز کەریم سلێمان بریکاری وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم سوپاس کە بەشدار بووی لەگەڵمان.